لێرە لە سلێمانی پرۆژەیەکی پڕ لە مرۆڤ دۆستی لەلایەن دەستگای خێرخوازی بەخشینەوە باڵی میهرەبانی بەسەر شاردا کێشاوە. بۆنی جەژن تەنیا لە شیرینی و پۆشاکدا نییە، بەڵکو زیاتر لەو خەندە و هیوایەیە کە بڕیارە بەکڕینی جلوبەرگ بخرێتە سەر لێوی هەزاران منداڵ کە باوشیان لەدەستداوە. کارم لە خوای گەورە خوا دەست بە باڵی ئەم خێرخوازانەوە بگرێ کە یارمەتی ئەم مناڵانەیە ناو دڵی ئەم مناڵانە خۆشەکەن. یا ڕەبی خوا دڵیان خۆشکە، یا ڕەبی حەساوی بەردیوانی خوا بن، لە قیامەت ڕەفیقی پێغەمبەرگیان بن، لەشی ئەم کاکانش ساغ بێ. هەر هەمیان بە تەلەفۆن بە پەیوەندیکردن پێمانەوانێ، جاری وایە جارێک تەلەفۆنەکەن ئاگامان لێت، جاری دوایتر بۆمانەکەنەوە لە خەمی ئێوەیان، لە خەمی ئێمەیان، لە خەمی مناڵەکانمانن. یا ڕەبی چۆن ئێمە و مناڵەکانمان بێخەمەکەن لەشتی جەژن، خوا بێخەمی دنیا و قیامەتیان کە. شکرای لەلایەن خێرخوازی بەخشینەوە ئەمڕۆ هاتینە جێشنمان هەڵگرت، زۆر سوپاسیان دەگەین. ژنەکان بەدڵی خۆت بوو؟ بەڵێ. دڵخۆشی؟ ئەوە دەستان خۆش بێ. دەستگای خێرخوازی بەخشین لە درێژەی کاروانە 8 ساڵیەکەی تایبەت بە منداڵانی بێباوک ئەم ساڵ پۆشاکی جەژن بۆ 2500 منداڵی بێباوک دابین دەکات بۆ ئەوەی ئەم منداڵانە هەز بە هیچ کەم و کوڕیەک نەکەن. ئێمە وەک دەستگای بەخشین جگە لەوەی هەموو مانگێک موچەی مناڵانی بێباوکمان هەیە، ساڵانەش لە بۆنەکانە بە تایبەتی بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆز ئێمە پرۆژەی دابەشکردنمان هەیە بۆ مناڵانی بێباوکەوە. سوپاس بەخوای گەورە کە خێرخوازان هەندێک لە خێرخوازان هاتوون بە دەمانەوە توانیمانە. ئەمڕۆ لە سلێمانیە ژمارەی 700 جلوبەرگ بۆ ژمارەی زۆر جلوبەرگ بۆ 700 مناڵ دابین بکەین لە هەموو کوردستانیشە تقریبان دەچێتە سەر و 2500 زیاترەوە. لە ڕانیەر بە هەمان شێوە 200 مناڵمان هەیە، بەڵام ئێمە مناڵێکی زۆرمان هەیە کە بێجلوبەرگ ماونەتەوە. چاڕوانی خێرخوازان کە بێن بە دەمانە و جلوبەرگیان بەدابین، داواکارین لە خێرخوازان کە بێن هاوکارمان من بۆی بتوانین تەواوی کۆی مناڵەکان جلوبەرگی جەژنیان بەدابین کەین. لە نێوان ڕەنگە گەشەکانی ئەم پۆشاکانەدا چیرۆکی مرۆڤ دۆستیەک دەبیندرێت کە هەموو ساڵێک لە ڕەمەزاندا نوێ دەبێتەوە و بەم هەنگاوەشی بەخشین دەیسەلمێنێت کە بە پاڵپشتی خێرخوازان هیچ بێباوک و هەژار و کەم دەستێک بە تەنیا جێ ناهێڵدرێت. ڕامیا عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.